لەسەرم پرسە مەترسی گروپە چەکدارەکان و هەڵوێستی حکوومەتی عێراق من میوانێکم لەگەڵ دەبێت ویش بەڕێز مححمود عەگێلی ئامینداری گشتی حزبی ئۆمما کە لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز عەگێلی، ئەم کاتتان باش. چەند جارێکە داوا لە حکوومەتی عێراقی کرێت کە ئەم گروپانە کۆنتترۆل بکات، بەڵام تا ئێسام کارە نەکراوە. ئایا حکوومەتی عێراقی پێی ناکرێت یان نایەوێت؟ سڵاو ڕێز بۆ جەنابتان و بۆ بینەرانتان و بە بۆنەی هەڵکەوتی سەرساڵی نوێ پیرۆزبایی لە هەموو خەڵکی عێراق دەکەم و هێوام وایە کە ساڵی 2024 ببێتە ساڵی ئەمن و ئاسایش بۆ هەموو عێراقیەکان. پەنا بەخوا ئەم وڵاتە سەخانگیری بەخۆیەوە دەبینی. بەڕێزم جارێکی دیکە بەداخەوە دەڵێمەوە دەست درێژی لەسەر پارێزگا خۆشەویستیەکانمان وەکو هەولێر لەلایەن میلیشیاکان دەکرێتەوە کە لە یاسا دەرچوون. ئێمە کە تەماشای ڕەوشەکە بکەین ئەم دەستدرێژیانە بەردەوام دووبارە دەبنەوە لەلایەنەوە هێزە چەکدارانە لەلایەن ئەو میلیشیانانە کە دامەزراوەکان لە هەولێر بە ئارمانج دەگرن و هەروەها فڕۆکەخانەی حەریر بە ئارمانج دەگرن. ئەمانە لە چاوچنۆکی ئەمانەوە هەروەها بە شێوەیەکی هەڕەمەکی ئەم کارە تیرۆریستیانە دەکەن لەسەر پارێزگا خۆشەویستەکەمان. بەڵام پرسیارەوەیە کە خۆی لە خۆیمان دەیکەینەوە. بەڕێز محەممەد شیا سوودانی چەند جارێک دووبارەی کردەوە کە چارەسەری ئەم تاوان باران دەکەن کە لە یاسا دەرچوون و هەروەها هەڕەشەن بۆ سەر ئەمن و ئاسایشی کوردستان. با پرسیارێک بکەین، ئایا هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمان لایەنگری ئەمریکان بۆ عێراق یاخود لەگەڵ ئەو ڕەوشە سیاسە هەن کە لە عێراقدا هەیە؟ پێویستە لەسەر محەممەد شیا سوودانی و هێزەکان کە ئەم تاوان بارانە بگرن بیاندەن بە یاسا و مەحکەمەیان بکەن بۆ ئەوەی خوێنی خەڵکی ئێمە بە فیڕۆنە چوە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. بەڕاستی ئەم ڕەوشە بەردەوامیەکی زۆری کرد و هەروەها کاریگەری لە ئابووری کردووە، کاریگەری لە بڕیاری سیاسی کردووە. ئەم میلیشیا و تاوان بارانە گەفن بۆ سەر هەموو ئەوانەی کە لە بەرەمبەرێن ڕاوەستان دەزانن کە ئەمان بەهێزن، کە دەڵێن ئێمە بەهێزین و هەروەها چەک و دەبابە و شتمان هەیە دەفەرمونون بالیۆسخانە هەیە هی ئەمریکا و هەروەها بنکەیان هەیە لە عێراق بڕۆن ئەمان دەرکەن. بۆ هێرش دەکەنە سەر هەولێر و هێرش دەکەنە سەر خەڵکی بێتاوان لە هەولێر. بۆیە دەڵێم سەرۆکوەزیرانی عێراق بەرپرسە لە بەهەدەر نەچوونی خوێنی عێراقیەکان و هەروەها پێویستە هاوبەشی بەرجەستە بکە. حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی بە دیاری کراوی هاوبەشی سیاسین لە عێراق پێویستە ئەمە بپارێزرێەوە. هەروەها دەورێکی گرنگی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانی شەیە. بۆیە من پێم وایە محەممەد شیا سوودانی لە نێو ناڵ و بزماردایە یاخود کۆنتترۆلی هێزە گروپەکان دەکات و هەروەها ئەمان دەگەڕێتەوە بۆ بەغداد و بۆ باشوور و هەروەها لێپێچینەوەیان دەگەڵ دەکا کە بە فیتەی ئێران کار دەکەن. زۆر باشە، چونکە کاری ناڕەوشتین و هەروەها تەرۆریستین. پێویستە ئەم چەکدار و ملیشیانە لێپێچینەوەیان لەگەڵ. بەڕێز عەگێلی، ینی بۆ ناکرێت ئەو لێپێچینەوە کە بەڕێستان باسیەکەن بۆ ناکرێت؟ ئایا ئەمانە ناناسرێن، شوێنیان دیار نییە؟ یعنی بۆچی تا ئێستا ئەوەندە درێژەی کێشاوە؟ چونکە ئەوە ماوەیەکی زۆرە ئەم بابەتە هەیە و ئەم هێرشانە هەن، نەک لە هەولێر تەنها، لە ناوچەکانی دیکەی عێراقیش هەیە. بەڕێزم تۆ دەزانیت ئەمڕۆ فەیسبووکە ئەنجومەن نوێنەرانی عێراق بڕیارێکی دەربکردایە دەربارەی ئەو هێرشانە، دەربارەی ئەو کردوانەی کە دەکرێن لە زۆربەی پارێزگاکانی عێراق و
زۆر خەتی سووریان تێپەڕاندووە بوونەتە گەف لە سەرم نووسایشی گشتی بۆیە پەرلەمان و حکوومەتی عێراق پێویستە بڕیاری گرنگ و یەکلاکەرەوە دەربکەن بۆ لێپێچینەوەی ئەو تاوانبارانەی کە ئەو کارانە دەکەن و بیان خەنە زیندانەوە چونکە ئەمڕۆمان چەکیان هەیە پێداویستی لۆجستیان هەیە و هەروەها هەڕەشەن لەسەر ئەم نووسایش هەتا دامەزراوەی باڵای دادوەری لە عێراق ئەمانیش بەرپرسن و هەروەها پێویستە کار بکەن بەداخەوە جارێکی دیکە دەڵێمەوە گەفی سیاسی هەیە لەلایەن هەندێک کوتلە بۆ ئەوەی پارێزگاری لەم تاوانبارانە و تەرۆریستانانە بکەن کە بوونەتە گەف لەسەر عێراق بۆیە من هیوام وایە کە پەرلەمانی عێراق لەو منبەرەی ئێوەوە کە دانیشتێکی نایاسایی بکەن و هەروەها یاسا و بڕواریان دەربکەن بۆ حکوومەتی عێراق حکوومەتی عێراقیش لەگەڵ ئەنجومەنی باڵای دادوەری کە بڕیار بدەن وەروە لێ پێچینەوە بکەن چێە پشتەوانیان دەکە ئەوانن کە لە دەرەوەی وڵاتن یاخود سەر بە لایەنێکن لە نێو عێراق و ئەمان حکوومەتی عێراق بزانێ ئەمان لە کوێوە هاتوون و چوارچێوە یاساییان چە چکەمان موچە و چەک لە دەوڵەتی عێراق وەردەگرن بۆیە پێویستە بە ئەمری حکوومەتی عێراق بجوڵێنەوە بۆیە ئەمانە پێویستە کاتێک بێ پێیان بڵێن نەخێر ژیان و هەروە خوێنی خەڵک خەتی سوورە بۆی پێویستە ئەنجومەنی باڵای دادواری و پەرلەمان و هەروەها سەرۆکایەتی و زیرانیش کار بکات بۆ ئەوەی ئەم ڕەوشە نەمێنێ. باش هەرێمی کوردستان لە جەنگدا نییە بەرامبەر بەم گروپانە ئەم هێرشانەی سەر هەرێمی کوردستان لەلایەن ئەم گروپانەوە داهاتووی ناوچەکە بەرەوکوێیە باتەگە درێژەیان هەبێت. بەڕێزم هەولێر شەڕی ناوێتە شەنوش دروست بێ ناوێ چەک هەڵگیرێەوە شەڕ دروست بێ لە نێوان هاوڵاتیان نە لە هەولێر و نە لە نێو حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمان ملتەزم بوونە بە دەستور بە بڕیارەکانی عێراق و هەروەها بە هەموو ڕێکەوتنەکانیان لەگەڵ حکوومەتی عێراق بەڵام ئەو خەلیلەی کە هەیە ئەمان دەیانەوێت کە ململانێ دروست بکەن من ئەمڕۆ پێم وایە هەتا هەبوونی ئەمریکا لە فڕۆکەخانەی حەریر وەکوێ کە لە فڕۆکەخانەی بەغدان لە قاعدەی ئەسەدن لە سپایکەرن لە ئیمام عەلین ئەمانە هەموو بارەگا و بنکەی ئەمریکان و لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقین بۆیە پێویستە حکوومەتی عێراق ئەم دەستدرێژیانە ڕابوەستێنێ ئەم تاوانبارە چەکدارانە ڕابوەستێنێ بۆ ئەوەی چی دیکە کوشتار نەکەن و هەروەها هاوڵاتیان نەخەنە ژێر کوشتارەوە وەکو لە سەردەمی سەدام هەبوو ئەمڕۆ عێراق بۆ هەمووی عێراقیەکانم پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان من نەدیفاع لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و نە لە پارتیش بەڵام ئەو تێبینیانەی کە هەن بەو شێوازن بۆیە پێویستە بە منطق و بە حکمە قسە لەسەر بابەتەکان بکەن هەموو کارێکی کردووە بۆی هەموو کێشەکان لەگەڵ حکوومەتی فیدرال چارەسەر بکە عێراقی نوێ بنیاد بنێنەوە و هەروەها وەکو وڵاتانی دیکەی لێ بێکە لە ناوچەکەدا هەن بۆیە کە چارەسەرەکان دێنە پێشەوە حکوومەتی هەرێم باسییان دەکا هەر چ کێشەیەکمان هەبوو هەر کێشەیەک کە دەگا بن بەست حکوومەتی هەرێم دێتە پێشەوە دەڵێ با چارەسەریان بکەین وەروە کار دەکات بۆ ئاشتی دەیەوێ بە گفتوگۆی بەردەوام و بە گفتوگۆی پێویست لەگەڵ بەغدا بابەتەکان چارەسەر بکە من دەیان بینم ئەمان هەر چەندە پێویست بێ ئیلتیزام دەکەن و دێنە پێشەوە هەروەها پابەندی دەکەن بە هەموو ڕێکەوتنێک کە لەگەڵ بەغدا هەیەە بۆیە حکوومەتی عێراق پێویستە لێ پێچینەوە لەگەڵەوانە بکە کە بە موشک زیاتر لە 10 جار و 12 جار لە مانگی پێشودا هێرشیان کردوتە سەر چەند ناوچەیەک و هەولێر و پارێزگاکانی دیکەیان بارمانجگرتووە جارێک لە عەبەسیە جارێکیان بە موشک جارێک بە سیاست گەف دەکەن بۆیە داوا دەکەین لە پەرلەمان لە بەڕێز سوودانی ئەم بابەتانە چارەسەر بکە ئەمەش بە یاسا بکە یاسا دەربخەن.
بەڵێ مححمود ئەگەلی ئەمینداری گشتی حزبی ئومە زۆر سپاس کە لە بەغداوە لەگەڵ ما بووی.